کوردستان و کوابوری ما میوانداریا دکتوره کی کریا دکتور کاروان سەباح هەورامیە پسپۆرێ پەرەبێدانە ئابوووریە لە ستودیۆت گەلمدا میێڤانە مژارێن گرنگ ئیروکوان بە حەز بکەین ئەوە ئەم چاوە بکاربن پشتی ڕێک نەکەفتنە دگەل کێ دگەل بەغدایە ئەم چاوە بکاربین داهاتت خوازێ دەکەین دکتۆر ما 8 ملیار و 132 ملیۆن دۆلار داهاتی هەی di ساڵێکدا لەدی ڤەکۆلین و یان وێ خواندنە vêya dêska ئابووری یا ڕووداوێ بۆ مەسەلا داهاتان کردی خەرجێن و لە باشوورە کوردستانی هەنە بنە 10 ملیار و 48 ملیۆن دۆلار ئەم چاوە بکاربن vê کورتانینا زێدەی 2 ملیار دۆلاری پڕ بکەین ئەم پەرەپێدانێت چ بوارێکیدا بکەین ئەگەر ئەم گەل عێراقی نەگەشتنە ڕێککەوتنێ تمام کاک بەختیار سپاس بۆ تۆ سڵاو بۆ بینەران ئەوە کێشەیەکی ڕیشەیە لە هەرێمی کوردستان ئەوە کێشەی ئێستا نیە ینی دەبێت ڕازگۆ بین پەنجە بخەینە سەر کێشەکە لە ساڵی 2010 یعنی راپۆرتی بانکی نێودەوڵەتی هەیە لە ساڵی 2010 هەرێمی کوردستان کێشەی ئەوەی هەبووە کە هەمیشە کورتێنانی هەبووە هەمیشە خەرجیەکانی زیاتر بووە لە داهاتەکانی تەنانەت لە کاتێکیش کە لە عێراقەوە بڕێکی زۆر پارە دەهات گرفتەکە لە خەرجیەکەدا بووە پێشتر و ئێسش بەشێکی گەورەی گرفتەکە لە خەرجیەکەدا تۆ داهات و خەرجیت هەیە کاتێک ناتوانانی داهاتەکانت زیادکەی خەرجیەکانت زۆرن دەبێت قرار بدە یەکیان ڕێک بخەوە بۆیە ئەو کێشەیەکی ڕیشەیە و لە 2009 ئەتوانم بڵێم هەیە بەردەوام خەرجیمان زیاتر بۆ لە داهاتەکانمان باش چارەسەرەکە چییە؟ چارەسەرەکە چییە بۆ کێشەیەکی ڕێشەیمان هەبێت لە 2010 تا ئێستا چارەسەر نەکرابێت لەبەر ئەوەی ئێمە یعنی نزیکین لەو ئەزمونەی کە یۆنان هەیە بوو مەسەلا هەر پارە سەرفەکرا و پارە قەرزەکرا و سەرفەکرا و یعنی لەسەر ئەسا حساباتێکی وردی بۆ نەدەکرات تاوەکو یعنی بەخەبەر بووینەوە کە کەوتونێتە ژێر قەرز و دۆخێکی خراپەوە بەتایبەتی پاشەوەی کە عێراق پارەی بڕی باشە با من چارەسەریەکە بە شێوازێکی دیکە پرسیارکەم باش ڕێن چارەسەریە دێ هەبن بێگومان چ سێکتەرێک gelekî bileze ku em vê radgihin 2 milyar dolarên ku kemanîne an kurtanîne bikaribin qerebûya wê kurtanînê bikein. Çi sekterek hûn wekû aborîna pisporên perepêdanên aborî hîn tavsiyaweyek dikin ku hikûmet bilez ji vî sekterî dest pê bike ew bikaribît vê kurtanînê bûşaya wê pir ket. Eger hemî jî nebe heta aslekî baş. باش ئێمە ئەگەر تەنانەت لەگەڵ بەغداژ ڕێککەوین من باوەڕم وایە ئەوە جۆرێکە لە ڕاکردن لە کێشە ئەساسیەکە ئێمە کێشەی ئەساسیمان هەیە لەگەڵ بەغداژ ڕێککەوین پارەشمان لە بەغداوە بۆ بێت وەکو ساڵان ئێمە ئەو کێشە بنەڕەتیانەمان هەر دەمێنێ بەڵام ئەو پارەی کە دێ دەیشارێتەوە بەڕاستی دەبێت جورئەتمان هەبێت دەست بۆ کێشە ئەساسیەکە بەرین چەند کێشەیەکی ڕیشەییمان هەیە جارێ پێش هەموو شتێ ئێمە ناسەقامگیریکی سیاسیمان هەیە ئەو دۆخەوا ناکە ئابووری پەرە بسێنێ ئەو دۆخەوا ناکە و بەرهێنەر جورئەتی هەبێ پارە لە وڵاتێکی واسە بکە تۆزانی بەشێکی زۆری سەرمایەدارەکانی ئێمە پارە دەبنە تورکیا لە تورکیا کارگەدا دەمەزرێن تەنانەت دەچنە ئوردن ئەوە سەرەتای چارەسەرێکی دیکە بەڕاستی دەبێت پێداچوونەوەیەک بە سێکتەرە ئابووریە گشتیەکانە بکەین بۆیە من باوەڕم وایە نەوت ناکرێت ئێمە هەتای ئاعتیمادی لەسەرکەین زۆربەی پێشبینی ئابووریەکان بەرەو ئەوەن لە ساڵی 2045 سەردەمی نەوت بەرەو کۆتادێ بۆیە ئێمە ئێستا ئەگەر نەوتەکەش پارە بکە بەڕاستی هەر دەبێت بگەڕێن بە دوای بەدیلێکە بەدیلەکان چییە؟ ئێمە دوو جۆرە شت هەیە دەبێ بیانکەین هەندێک هەنگاو هەیە کە بە پەلە دەبێ بی هاوێژین بۆەوەی پارەیەکی خێرامان بۆ بگەڕێتەوە و لانی کەم دۆخی خەڵک باش بکرێ هەندێک هەنگاویش هەیە کە چەند ساڵێکیان پێویستە کە ئێمە بیکەین تاوەکو دۆخی ئابووری باشتر بکاتەوە باش چاکسازی چدا بێتەکردن پرۆسا چاکسازی چدا بلەز بێتە بجێکردن ئەمێشن هەندێک بێ قەرەبوویا کورتانینە پڕکەین جداش مەسەلا گرنگی دام بسێکتەرێن تەماشا بکە بەڕاستی پێش چاکسازی بڕێکی زۆری پارەی وشکە ئەوەی کە پێدەون بڕێکی زۆری پارەی وشکە لە ماڵان هەیە ئەوانە لای خەڵکی لەوانەیە ئاسایی نەبێ بەڵام خەڵکێک هەیە پارەیەکی زۆری ئەم پارە کاشە دەبێت بە ڕێگایەک بهێنرێتەوە ناو خولی بازار ئەمە بەشێکی گەورە لە سێکتەری ینی کەرتی تایبەت بە جوڵە دەخاتەوە جگە لەوە هەرێمی کوردستان بەڕاستی دەبێت ئیش بکات بۆ ئەوەی ئەو پارەیەش کە لە عێراق هەیە لە بازاری عێراقی ژێ بەشێکی زۆری ڕابکێشێ لە ڕێگەی وەبەرهێنانەوە لە ڕێگەی پرۆژەوە لە ڕێگەی ینی چەندەها ڕێگا شوێن هەیە کە دەتوانێت بەکاری بێنێ خاڵێکی تری گرنگ حکوومەت پێویستە چاو بە هەیکەلی حکوومەت بخشێنێتەوە حکوومەتی هەرێم هەیکلێکی زۆر گەورەی هەیە یعنی بابەتەکە تەنها ژمارەی فەرمانبەر نییە
ژمارەیەکی زۆری دام و دەستگا هەیە ئەو دام و دەستگایانە بەپێی پێوەری هەفتاکان و شەسەکان دروستکراون بەشێکیان ئیشیان نەماوە من دەتوانم بڵێم وەزارەتی وا هەیە بوون و نەبوونی تقریبا شتێک ناگۆڕێ لە بارودۆخ ئەم هەیکەلی حکوومەت پێویستە حکوومەت گچکە بکرێتەوە بۆ 8 وەزارەت 7 وەزارەت شتێکی لەو جۆرە زۆر دام و دەستگا هەیە دەبێت گچکە بکرێتەوە ئەوانە حەلێکی ئانین جگە لەوە بەڕاستی ئەو گرێبەستانەی لەگەڵ ئەو کۆمپانیایانە کراوە بە تایبەتی لە بواری نەوتە ئێمە دەبێت چاو پێداخشانەوەیەکیان پێ بکەین و من هەندێک جار باسی ئەوە دەکرێت دەڵێ کشت و کاڵ بکەینە بەدیلی کەرتی نەوت و ئەوانە من باوەڕم وانە ئێمە یەک کەرت بتوانین بکەینە بەدیلی نەوت ئەگەر ئەو سێکتەری قەرارە بێتە بەدیلی نەوت بە باوەڕی من چەند سێکتەرێک پێکەوە بۆ نمونە گەشت و گوزار بە پلەی یەکەم بە پلەی دووەم پیشەسازی بە تایبەتی ئەو پیشەسازی خۆراکیانە یعنی من با نمونەیەک بۆ تۆ بۆ بینەرانی بەڕێزیش بڵێم ئێمە بە گوێرەی و داتایانەی کە هەیە لە فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان 8 دۆلاری بۆ دەمێنێتەوە لە بەرمیلێک باشە کەچی ئەو ئاوی بوتڵە کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێەوە بەشێکی زۆری بۆ بازاڕەکانی عێراق دەڕوا من بە گوێرەی توێژینەوەیەکی خۆم 25 دلار پارە دەهێنێتەوە بۆ هەرێمی کوردستان واتە ئێمە ئاو بفرۆشین باشترە یعنی هەموو جارێک مەرجنیەت و ئەو شتێک کە ئاسانە بیفرۆشی پارەی خێرات بۆ دێتەوە پاترۆلا ئەو بە کۆلینان هەتا بە حەسکەری و 8 دلار بۆ مەتمیننج پاترۆلێ خو چندێکە سەرهەمی چافکن مەدیایی لە سەرهەمی ئەکرانن مەدیای بەحسلەیەکە تێتەکرن 40 دلار دەسەر 40 دلاری دانات بەرمیلە برنج بە 57 دلار 58 دلار نزیکە 60 تا 60 دەڕوە پاترۆلا کوردستانی 11 دلار هەرزان 40 سادە خەرجاتن وێنە یعنی زێدەی 30 دلاران دەبوو مەمینن وەکو باشووری کوردستان تو بەحسە 8 دلارات کەی دەزانی چی یعنی ئێمە دەبێت ئەوە بزانین خەرجێکی زۆری لەسەر شانی ئەو لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کەرتی نەوتە چونکە ئەو کۆمپانیایانەی کە هاتوون لێرە گەڕاون ینی شێوازی عەقدەکان لەگەڵ ئەوانە ئەو شەراکەتە ینی ئەوانە چونکە باوەڕیان وایە کە هاتوونەتە بیئەیەکەوە ڕسکی زۆرە بۆیان ئەو ڕێسکە ینی ئەگەر و نەگەرە لە بیئەیەکی سەلامەتانین بۆیە باوەڕیان وایە دەبێت قازانجێکی زۆریان دەستکەوێت بەرحاڵ بەگشتی ئێمە ئەگەر لەگەڵ بەغداد لەسەر نەوت نەگەینە ڕێککەوتن من باوەڕم وایە ئێمە دەبێت لەگەڵ بەغدا بکەوینە ڕێککەوتن لەسەر شێوازی علاقەی ئابووری نێوان ئێمە و هەرێمی نێوان ئێمە و حکوومەتی عێراق و ئەم ڕێککەوتنە پێویستە تەرەفی سێمی تێدا بێ تاوەکو لانی کەم ڕێککەوتنێکی جۆری بازرگانیە گومرگە هاتوچۆیە ڕێک بخرێت و من بە باوەڕی من ئەمەیان ڕێگە دروستەکەی و هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ خۆی چارەسەرەکە لێرێ من ێسش باوەڕم وایە چارەسەر لە هەرێمی کوردستانە نەک لە بەغدا لە سوشال میدیایە زوو ئەس ینی دیفچونێت کەم ئەس مەسەلا سێرجت کەم بزانم کانێ ڕاو بۆ چونێن جدا چنە ینی خاصەتەن وان داویە تایبەت وان دواویە پشتی دەنگوێوەیەکی و ڕێککەوتن نایەتەکرن چەند جار چون هاتنە شاندێ بێ ئومێد بوونەوان جارێکەدن بەگەرانە بڕیارە هەفتیا بێت شان جارێکەدن بەگەرت ینی لە سوشال میدیا ناگوتنە گەرێک بەر بڵاو هەیە لەسەر مەسەلا چون و هاتنە شاندێ دەبێژن ڕێک نەکەفتناوان خێرێکە باش بۆ باشووری کوردستانی تدایە هەتا کو ئەم دەستی لەسەر برینێ دانن بخۆڕا بکەین و هەتایتون کاری لەسەر دەستی عێراقی مەسەلا یا ئاپ ئەم چاوات بێژن سارشکردنا برینێ بۆ دەمکیە بەنجێک ینی هین ئابورینازی سەرڤەیەکێ هەمان ڕاینە کو باشترە نەگەهینە ڕێککەفتنە هەتا کو ئەم خۆڕا بگەین هەتا چاوام ئەم لە سوشال میدیا مەدیت دەبێژن هەتا خراپ نەبیت باش نابێت دەزانی چی کاک بەختیار بگەینە ڕێککەوتن خراپ نییە چونکە پارەیەکی کاشمان لە بەغداوە بۆ دێ ئەو بەجددیش مستقبلی نەوتیش زۆر روون نییە ینی دەبێت سیاسیەکانی ئێمە ئەو شتە بە هەند وەرگرن ئەو نەوت ئێستا ئەو قیمەتە سیاسی و ئابووریەی ئێستا ئەو قیمەت و سیاسی و ئابووریە نییە کە لە هەشتاکان هەفتاکان هەیبوو بۆیە نابێت لە نەوت تا بەڕاستی ئێمە زۆر سەرسەخت نەبین بەڵام بەڕاستی لە هەندێک بابەتی ترا سەرسەخت بین کە ئێمە مستقبلەن دووچاری کێشە دەبینەوە ئێمە عیلاقەی ئابووری نێوان خۆمان و عێراق دیاری بکەین چونکە ئێمە بۆ نمونە هەر بەروبوومی مریشک و کێڵگەی پەلەوەری و ئەوانەمان کە هەیە ئەگەر عێراق بەردەوام بازاڕی عێراق بۆ ئێمە کراوە بێت من باوەڕی من چەند سێکتەرێک بەو شێوە پەرە پێ بدەین و عێراق بکەینە بازاڕێک بۆ خۆمان زۆر باشترە لەوەی هەموو اعتیمادێکمان لەسەر ئەو نەوتە باشە تۆ پسپۆریت بوارێن گەشە پێدانە ئابووریدا پەرەپێدانە ئابووری و گەشە سەندنە ئابووری از بس برسوات بلیان نخیر ورگرم ام دکارن جه گور که بوجه عراق بگرن بلز براب گند 2021 دگر نگهشتن رکفتن هفتیابت یانجینه من باورم وایە ئێمە دەتوانین چارەسەری دۆخەکە لەناو خۆمان بکەین پێڕا دەگەین باوەڕم وایە بەڵێ لەوانەیە ینی باشپرسی هەبێت بەڵام یەکشت زۆر گرنگە عدالت بوونی عدالت لانی کەم عدالتێکی ڕێژەی زۆر باشە من باوەڕم وایە چارەسەر لە هەرێمی کوردستان
ئێمە ئەو بنەمایانەمان هەیە بۆی ئابوووریەکی باش بنیاد بنێ دێشال ئەو گەشتبینی و ڕۆخۆشی هەر لەسەر ئابووری کوردستانیش ببینی بە ڤەڕێژ بە دەرەنجام gelek سپاس بۆتە دکتۆر کاروان هەورامی پسپۆر و مامۆستای زانکۆیە سپاس بوارێ پەرەفێدانە ئابووریدا تو استودیۆ حاضر بووی دووبارە gelek سپاس بۆتە سپاس بۆ gelek سپاس سپاس